ئمڕۆژ بەشێک لە وانەکانمان دەست پێکەین کە تەحفیز و حیفزی قورئانە. پێش هەموو شتێک بەخێرهاتنی گەرمی کەناڵی بەرز و بەڕێزی تەلەڤیزیۆنی پەیامەکەین. هەیەخوا بەخێر بێن وەکو پیشەی هەمیشەییان دائیمیان کە ئێمەیان بەسەر کردووەتەوە لە ڕێکخراوەکەمان بە تایبەت دەورەی تەحفیزی قورئان. ئێمە لە 2018ەوە بە سەرپەرشتی جەنابی مامۆستا عوسمان لەو کاتە لە سنتەر بووین، لە سنتەری ڕۆشنایی ئەم دەورەی لەبەرکردنی قورئانمان دەست پێ کرد لە سوورەی یاسین و سوورەتی مولک و الحەمدولله دوایەوەش کە ڕێکخراومان ڕاگەیان ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت دووبارە جەنابیان مامۆستا عوسمان فەرمیوتی ئێمە ئەم ڕێکخراوە یەکێک لە حکمەتەکانی یەکێک لە ئیشە باشەکانی ئەوەیە کە ئەم دەورەی قورئانە نابێت کۆتایی پێبێت. الحەمدولله وەشکر ئێستا ئێمە ڕۆژانی شەممە و ڕۆژانی سێشەممەش بەردەوامین لە دەورەی قورئانەکەمان الحەمدولله و بۆ نزیکەی 6 ساڵ ئەبێ کە ئەمە الحەمدولله بەردەوام لە بەرکردنی ئەم قورئان و دەورەی تەحفیز وتنەوەی دەورەی قورئانە. تەبیعی تەلەبەکانی ئێمە بەشی هەرە زۆریان نابینان و بەشێکی تریشمان لە خوشکان ئەوان ئەتوانن لەبەرکەن و ئەتوانن لەسەر با بڵێن بەنووسینی برائیل کە ئەخوێننەوە لە پاشان لەبەری ئەکەن وەکو دادەسۆزی، وەکو ڕۆزیخان، وەکو دادەدەشتی ئەمانە کە بە برائیل ئەخوێننەوە و پاشان لەبەریش یەکەن. و تەلەبەکانی تریشمان الحەمدولله وەشکر هەندێکمان هەن چاوساغن، کەلسوم خان و هەروەها دادە سازگار و چەندانەی کە شیلان خان ئەوانە کە بەشدارن لەگەڵ ئێمە هەم خزمەت بە مەدرسەکەکەن و هەم خزمەت بە قورئانیشەکەن کە بۆ لەبەرکردن. هەندێک لە تەلەبەکانمان بەڕاستی یعنی الحەمدولله یعنی کۆڵنەدەرانە بەردەوامن لە لەبەرکردن وەک کاک سەروەت، وەک کاک مەریوانی عەزیز، وەک کاک کاروان الحەمدولله وەشکر جزئی یەکەمیان تەواو کرد و بەرەو دووەمیشە چن و هەندێک لە تەلەبەکانمان لێرە مراجعەکەنەوە فەقەت وەکو کاک سوارەوە ئەوان یعنی مراجعەی قورئان ئەکەنەوە خۆیان لەبەریانە بەڵام لێرە مراجعەی ئەکەنەوە مراجعەی قورئانەکان ئەکەنەوە کە بیریان نەچێتەوە. بەڵام هەتاوەکو ئێستا یعنی حافظی تەواومان نییە بڵێن کامل حفظی کردووە الحەمدولله بەس فەقەت لەبەرەکەن و مراجعەکەنەوە تا ئەم مەرحلە. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يروا أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة. ئێمە لێرە ڕۆژانی شەممە و لەگەڵ ڕۆژانی سێشەمەیە دەورەی تەحفیزی قورئان لەبەرکردن و مراجعەکردنەوە لە سەعات دەوە لێرە ئامادە ئەبین هەتاوەکو سەعات 2 پاشنیوەڕۆ و بە سەرپەرشتی بەندە لە خزمەتیانە و هەروەها مامۆستا شلێر کە ئەو مامۆستایەکی ئافرەتە دەرس بە کوڕەکان و بە کچەکانیش ئەڵێتەوە. هەتاوەکو ئێستا وەکو تەفسیر یعنی ببێ بە مەنهەج نەخێر بەڵام وتنەوەی وانەی عەقیدە لەلایەن بەندەوە وەکو تەذکیرەیەک زۆر جار ئاەتێکەکەن بە میحوەر بۆ باسەکەمان ئێستا ئمڕۆ ئەو ئاەتەمان کرد بە میحوەر و سەر باسەکەمان ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال فأبين أن يحملنها وأشفقن منها وحملها الإنسان. بەڕاستی یعنی ئەم بارێکی گەلێ قورسە و ئەمانەتێکی زۆر قورسە و ئینسانی مسلمان ئەبێت یعنی بە وعدەوە یعنی پەیمانە ئەمە پەیمانە کە ئینسانی مسلمان ئەیدا بە تایبەت مەخصوص ئەو کەسانەی کە تەلەبەی دەورەی قورئانن و تەلەبەی تەحفیزی قورئانن ئەبێت دەست پاک بن و دەم پاک بن و داوێن پاک بن و
ڕێزی خۆیان بپارێزن لە ناو کۆمەلگایە، چونکە ممە زۆر پێویستیمان بە عەتفی کۆمەلگا هەیە بەڕاست. سپاس بۆ مامۆستای بەڕاستی ینی بەدائیمی مامۆستا عوسمان، ئێمە لێرە تەشجیعی ئێمە ئەکا کە با بڵێن لەبەرکەین و دەور بکەینەوە، بەڕاستی لێرەدا حەقی خۆیەتی کە دوعای خێری بۆ بکەین، خوای گەورە مەحفوظیان کە و پشتیوان و کۆمەک بە خێرخوازان بەڕاستی ئەم دەورانە ئەچن بەڕێوە. ئێمە لێرە هەر یەکێک لەم مسلمانان، هەر یەکێک لەم تەلەبانێت تەحفیزی قورئان کە یەت بۆ ئێرە لەسەر ئەرک و لەسەر گیرفانی برادران و مسلمانان یەت بۆ ئێرە، بەڕاستی کە کەفالەتی تەکسی ئەکەن و سپۆنسەری خواردن ئەکەن کە ئێمە نیوەڕوان لێرە خواردن ئەدرێ بۆ تەلەبانەوە، مامۆستاکانیش لێرن. بەڕاستی مهمەی ئەوە کە ئینسان یعنی قورئان لەبەرکە و لەگەڵ قورئانە بێ، یعنی یەکێکە لە مەرجە هەر ئەساسەکان کە ئینسان بتوانێ وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەلغوا عنی وەلەو ئایە، لەمنەوە بیگەنن ئەگەر یەک ئایەتیش ئەزانن. یان خود الله سبحانه وتعالى فەرمووە لەقەد یەسەرنا القورئان للذکر، ئێمە ئەم زیکرەمان ئاسان کردووە بۆ لەبەرکردنی، و ئەگەر تۆ ئەگەر شتت لەبەر نەبێ، ئەگەر قورئان لەبەر نەبێ چی ئەتوانی بگەینی؟ بەتایبەت بۆ ئەو کەسانەی کە نابینان، ڕێزی ئێمە و شکۆی ئێمە بە قورئانەوەیە، ئێمە بە قورئانەوە بەرزین و بە قورئانەوە بڵندین و بە قورئانەوە لەناو خەڵکی خۆمان و شاری خۆمان و لەناو کردەواری خۆماندا ڕێزمان لێ گیراوە. بەڕاستی ئەگەر نابینەیەک لە هەر ئاستێک و لە هەر ئاستێکا بوو بێ لە ئاستی ثەقافیە لە کۆمەڵگەی ئێمە بە حکمی ئەوەی کە نابینا بووە بە مامۆستا بان کراوە، ینی بە چاوساغ بان کراوە، لەبەری کە قورئانی لەبەر حیفزی هەیە. جا سەرەتای ئەم مەشروعە خەیریە گەورەیەش بۆ کاک ئەحمەدی شێخ ئەگەڕێتەوە ڕەزا ڕەحمەتی خوای گەورەی لێبێ، کە بەڕاستی ئەم بینیویەتی نابیناکان لە شاری سولەیمانیا ئیهتیمامیان پێ نەدراوە و جۆرێک لە جۆرەکان دەستیان داوەتە کۆمەڵێ میهنە کە میهنەی ئەوان نەبووە، و ئەم پیاوە بەرز و بەڕێزە ئەم زانا گەورەیە کاک ئەحمەدی شێخ یعنی چووە لە مەدینەی منەوەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، حافظ قورئانێکی هێناوە لە شاری سولەیمانیا، چەند حافزێکی فێری قورئان کردوون، و پاشان دوای ئەویش بۆ بە مەدرسەیەکی گەورە تاوە کۆسەش ئیدامەی هەیە. ئەم مەدرسەیەش ئێمەش فەرعێکە لە فەرعەکانی ئەو مەدرسەیە کە کاک ئەحمەدی شێخ دایناوە کە ناوی مەدرسەی شێخ معروفی نۆدەیە، ئێستاش لە مزگەوتی گەورە ینی بەردەوامەوە الحەمدولله تەلەبە دەرسی تیا ئەخوێنێت. بسم الله الرحمن الرحیم. من ناوم شەماڵ ڕەوف محەممەدە، لەدایک بووی ساڵی 1984 سلێمانیم، بە سێگماکی هەر نابینا بووم لە ساڵی 1993ەوە. ببورن لە ساڵی 1994 دەستم بە لەبەرکردنی قورئان کردووە لە حوجرەی مامۆستا شێخ معروفی نۆدەیی، بە بەردەوام هەر لەگەڵ لەبەرکردنی قورئان و خوێندنەوەی قورئانە هەر ژیاوم. لە تەنانەت لە ساڵی 96 کە چوومە هەولێریش بە خوێندنی هاوچەرخ، ئەو کاتە پەیمانگەی نابینان تەنها لە هەولێر هەبوو، لە سلێمانی نەبوو. لێ کاتە دوو دەرس مەخوێند، دەرسی قورئان مەخوێند و دەرسی ئاعتیادی مەکتەبیش مەخوێند. بۆ بۆنەیەوە هەر فێری بڕایلەکە بووم و ئیتر پەرەم بەوەیەوە کە یعنی هاوزەمان لەگەڵ ئەوەی کە قورئانەکە بخوێنم بە شێوەیەکی باش وا بچمە پێشەوە کە بتوانم لەگەڵی قورئانەکەش بەردەوام بێ. ئێستاش کە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵین مامۆستا عوسمان کارێکی وای کرد کە ئێمە بتوانین بۆ ماوەی 4-5 ساڵی بەردەوامە بێ دەورەی قورئان درێژە پێ بدەین، و باشی دەورەکەش لەوایە هەرێکە و بەپێی توانای خۆی. مەسەلەن من کە لەگەڵ دەورەکانیانم هەر چۆن لەگەڵ بڕایلەکە ژیاوم، هەر ئاواش لەگەڵ بڕایلەکە ئەژیم و قورئانەکەش هەر ئاوا ئەخوێنم، و ئەوانی تریش بە هەمان شێوە. منیش بەڕاستی ئیسفادەیەکی زۆرم لە دەورەکان کردووە و توانیومە خەڵکی تری فێر بکەم. ئێستاش ئەمانە لێرە ماڵیاناوە بە پێم بڵێن مامۆستا بۆچی لەبەرەوەی ئەوەندە لەگەڵ بڕایلەکە ژیاوم، بۆ بۆنەیەوە پێم بڵێن مامۆستاوە کارێکی زۆر باشە بێ ئەگەر نابیناکانیش هەمویان محاولەی ئەوە بکەن کە لە ڕێگەی بڕایلەوە قورئانەکە بخوێنن، چونکە بەڕاستی قورئان لە ڕێگەی خوێندنەوە بەرەکەتێکی هەیە کە لە ڕێگای تەنانەت تەحفیزەوە زۆر کات لەوانەیە ئەو بەرەکەتەی نەبێ. لەبەرەوە من هەر لێرەوە ئەمەوێ ئەو هەلە بقۆزمەوە بۆ هەموو ئەوانەی کە فێری قورئانە بن و لەگەڵ ئەم قورئانە ئەژین، محاولە بکەن چەندی ئەتوانن فێری ئەوە بن کە خۆیان قورئان بخوێنەوە. جا ئەوانی کە بە چاوی خوێندنەوە ئەتوانن بە چاو بیخوێنەوە، ئەوانی کە ئەتوانن بە دەست بیخوێنەوە
بەدەست بیخوێنەوە چونکە بەڕاستی بەرەکەتێکی زۆر زۆر گەورەی تایە و هەتاوەکو بەدەست قورئان نەخوێنیتەوە یاخود هەتاوەکو قورئان نەخوێنیتەوە هەز ناکەی کە چ بەرەکەتێکی گەورەی تایە. دەستان خۆش بێ و سپاستانەکەم. ئێستاش هەندێکتان لە سوورەتی واقعە بۆ خوێنم ئەمەی کە بۆتان خوێنم بیدایەتی سوورەتی واقعەیە لە لاپەڕە 61 مجلدی شەشەمەوە. بسم الله الرحمن الرحيم إذا وقعت الواقعة ليس لوقعتها كاذبة خافضة رافعة إذا رجت الأرض رجا وبست الجبال بسا فكانت هباء منبثا وكنتم أزواجا ثلاثة فأصحاب الميمنة ما أصحاب الميمنة وأصحاب المشأمة ما أصحاب المشأمة والسابقون السابقون أولئك المقربون في جنات النعيم ثلة من الأولين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين. بسم الله الحمد لله. بەخێراتنی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بۆ ڕێکخراوەکەمان من مەڕوان ئەنوەر محەممەد لەدایک بووی ساڵی 2001 لا تەمەنی 6 ساڵەوە دەستم کردووە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و الحەمدولله خی گەورە یارمەتیاوی نتوانیمانە تەواوی بکەین. طبعا قورئان دڵەکاتەوە لا بذكر الله تطمئن القلوب و مادەم باسی دڵیشمان کرد بە هەر ئاەتێک لەسەر ڕۆح بێنین و ئینشاءڵڵا و بە زمانی ئینگلیزی و عەرەبیش. أعوذ بالله من الشيطان الرجيم ويسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا. And they ask you, O Muhammad, about the soul. Say, the soul of the sphere of my Lord. And mankind have not been given a knowledge except a little. پێشتر وڵای ئەم کردەوە بە ئینگلیزی بەس ئێستامی بۆ ئێوەم خوێندەوە کراوەتەوە بە ئینگلیزی پێشتر لەبەر ئەوەی چەند زانایەکی یانی پرسیارم لەکردنتیان ئینشاءڵڵا بە 15 ساڵی ترەوە خەریک بی لەگەڵ ئینگلیزیەکە و پاشان خۆوەری گێڕیت. ئێستا ئەمەی کە بۆ ئێوەم کرد ئەمە کرابەوە بە ئینگلیزی پێشتر. وەسپاس بۆ خی گەورە ئینگلیزیەکەمان باشە. Thanks for God always. ئێمە دەستخۆشی لە هەموو کەسێکین لە هەر لایەنێکەکەین کە بتوانێ مەشروعێکی خەیری ئیعلانکە بە تایبەت ئەگەر ئەو مەشروعە بە گراوەندێکی ئاینی هەبێت و ئەگەر لە بەرکردنی قورئانە یا لە بەرکردنی فەرمودەکانی پێغەمبەری نازار صلی الله عليه وسلم یان لە بەرکردنی دوعاکانی قورئانە. دەستخۆشیمان هەیە بۆ ئەو کەسانی کە ئیعلانی ئەو پرۆژەیان کردووە کە پرۆژەی بەهاری دڵان بەڕاستی لە جێ خۆیەتی بڵێ بەهاری دڵان یعنی بەڕاستی لە جێ خۆیەتی قورئان کە بەهاری دڵانە فعلا وایە اللهم اجعل القرآن ربيع قلوبنا وفعلا نود دعاء پیغمبر صلى الله عليه وسلم اللهم اجعل القرآن الكريم ربيع قلوبنا
پەروەردگار داواتی لێ یەکەین کە قورئانکەی بە بەهاری دڵمان، یعنی چۆن بەهار سەوز و جوان و تەڕ و پاراوە، ئەوە بەو شێوەیەش یعنی تەڕ و پاراوی و نەشئە بە ڕۆحی ئینسانی مسلمان ئەبەخشێ. و دەستخۆشیمان هەیە بۆ ئەو کەسانی کە هەر مەشروعێک هەر پرۆژەیەکی خێری ڕائگەێنن و پێم وایە الحەمدوللا چەند کەسێک لەو چەند تەڵەبەیەک لەو تەلەبانەی ئێمەش لێرە کە ئێستا حوزوریان هەیە ئامادەیان هەبووە لەو مەشروعەدا، بەس بەڵام من نازانم ئایا سەرکەوتوو من یان خودنا. بەناوی خی گەورە میرەبان، بەناوی دەستەی باڵای ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتەوە پڕبەدڵ بە خێلاتنێکی کەناڵی ئاسمانی پەیامەکەین کە بەڕاستی هەموو کاتێک ڕووناکی بوون بۆ چاوەکانمان و ڕۆشنایی بوون بۆ ڕێکخراوەکەمان. ئێمە ئەمانەوێ ئەوە بڵێن کە کاتێ ئێمە ڕێکخراوەکەمان دروست بوو لە گەڕێکی بەختیاری بوون لە خانوویکی زۆر پشکۆلا بووین. ئەم دەورەتی قورئانی پیرۆزەکە دەستمان پێکرد زۆر لە شوێنێکی پشکۆلا دەستمان پێکرد، بەڵام بە خۆشی و سپاس بۆ خی گەورە کاک حاجی هونەری عومەر سووکی خی گەورە کە دی بە فریشتەیەک و ئەم بینایی بەخشی بە هەدیە بە ئێمە ئێستا مەتوانین دەوری قورئانی پیرۆزی تیا بڵێنەوە. بەڵام جگە لەوەش ئێمە لقێکمان هەیە لە گەرمیان لقی کەلارمان کە لە گەرمیان لە کەلارە لەوێش دەورەی قورئانی پیرۆزمان هەیە، مامۆسایانی بەڕێژ لەوێ دەوراتیان کردوتەوە و لەگەڵ ئەوەش ئێمە ئەو دەورەی قورئانی پیرۆزە کە هەمان لە ڕۆژی شەمان و سێشەمان لەلایەن کەسایەتی خێرخوازی شاری سلێمانێ کاگە ئەحمەدی حاجی غەفورەوە سپاس بۆ خی گەورە توانیوێتی هەموو خۆراکی ژەمەکان ئێرەیان بۆ دابینکە کە لێرە ئەمێننەوە خی گەورە دەرەجە عالیکە ئینشاءالله سپاسیەکەین و سپاس بۆ کۆمەڵ خێرخوازی تر کە حەز ناکەن ناویان بێنین ئێمە کە کری تەکسیەکانیان بۆ دابین کە دوین داوا ئاکەین لە خەڵکە کەسێک خێرخوازەکانی شاری سلێمانی کە بتوانین زیاتر پشتیوانەوە بن بۆ بەڕۆچوونی ئەو دەورەتەمە چونکە ئەو دەوراتە تەنها بە ئێمە ناچێ بەڕێوە. من ناوم ڕۆزی ئومێد حەمە ئەمینە وەلا دانیشتوی شاری سلێمانی و بەشداری ئەم خولە جوانەی قورئانم لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و من هەر لە مناڵیمەوە کە یعنی تەمەنم 6 ساڵێ بووە لە ڕێکخراوی ئیقرائیش قورئانی پیرۆزم لەبەر کردووە و سپاس بۆخوا ئێستا نزیکەی 7 جوز قورئانم لەبەرە و ئینشەڵڵا خوا گەورە بەردەوام بکە و لە زانکۆز لە بەشی زمانی عەرەبی لە زانکۆی سلێمانی ئەخوێنم و هەم بۆ عنی لە ڕێگەی بۆی خۆشەویستی قورئانەکەمەوە بووکە وای لێکردم بچمە ئەو بەشەش چکە زانیم تی زیاترتیایە زیرەکە بم چکە عەرەبی زمانی قورئانە و زمانێکی پیرۆزە. پێش ئەم شت قورئانی پیرۆز ئەو کتابێک کە خوا گەورە بۆ ئێمەی ناردووە و وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت مژدە بدەن ئەی خەڵکینە ئەم کتێبی کە خوا گەورە بۆی ناردوون ئەگەر دەستی پێوە بگرن لە دوای منەوە نا سەر لە شێواوە بن و نا خەسارتمەندیشە بن. بۆیە منیش زۆر دڵخۆشم بە لەبەرکردنی ئەم قورئانە و خۆم و هاوڕێکانم، بۆیە گەر ئێمە هەوڵ بین دەست بە قورئانی خوا گەورەوە بگرین فەرامۆشی نەکەین ئەوە ئینشەڵڵا بەختەوەری هەردوو دنیا بین. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خير لهم والله غفور رحيم. ئێمە لێرە لە مەدرسەکەمان ناکە ئێستا مەدرسەی تەحفیزی قورئان غەیری لەبەرکردنی قورئان
ڕێکخراو دەورەی تری تیاکرێتەوە وەکو دەورەی ئیبراهیل وەکو دەورەی فێربوونی زمانی عەرەبی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەڵام هەتاوەکو ئێستا دەورەیەکی فقهیمان نەبووە کە فقه بوترێتەوە و داواکارم لە جەنابی مامۆستا عوسمان ئەگەر کەسێک هەبێت کە ماهر بێ شارەزار بێ لەو بارەدا بانکرێ بەڵکوم ئەم برا خوشکانەش ئەوانیش وەکو هەموو کەسێکی کە ینی مستحقە و حەقی خۆیەتی فێر بێ و شارەزار بێ لە فقی پیرۆزی ئیسلام.